پلانی ئافرەت ئاشتی و ئاسایشی هەرێمی کوردستان پلانێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە 2020ەوە لە کابینەوەیەمەوە تەبەنی کردووە و پلانی یەکەم لە 20 بۆ 24 بوو، پلانی دوم لە 25 بۆ 30 لەگەلایەنە هاوبەشەکان و هاوکاران نێودەوڵەتی و هەروەها ناوخۆیی ئیشمان لەسەرەوە کردێ چۆن ئەو بۆشایی هەیە لە سیاست و لە حکومڕانی بتوانین ئافرەت زیاتر ڕۆڵی خۆی ببینی. شتێک لەگەر ئەوە نین کە ژمارەی ئافرەت زیاد بکرێ بەبێ ئەوەی سەیری لایەنی چەندایەتی بکرێتن، واتە لایەنی چۆنیایەتی بکرێواتە ئایا بەرهەمهێنن خەڵکی بەتوانان ئەگەر ئەوەی کە لە ناوەندی بڕیار چەند خانم سەرکردەیە و بڕیار بەدەستە دیارە ناهاوسەنگێکی تێدایە، بۆی پێویستمان بەوەی ئیشی زیاتر لەوە بکرێت یاخود ئەوەی کە کێشەیە و بربەستە لە جێبەجێکردنی ئەو سیاسەتە ئەوەیە دامەزراوەکردنی ئەو بابەتە و هەماهەنگێکی زۆر لە بینی هەموو ئەو دامەزراوانەی کە هەن و ڕنگدانەوەی لەسەر پلانەکان، واتە ئایا وەزارەتی پلاندانان تا چەند توانێتی ڕنگدانەوەی ئەو دراساتانە یاخود ئەو پلانانی حکوومەتی هەرێمی کوردستان کردیتی ڕەندانەوەی هەبێ لەسەر پلانەکانی خۆی. بێگومان ئەو جۆرە کارانەوە گوتمان ئەوە کۆڕبەندە ئەوە بە کۆدەنگی و بە هەمولایەنەکە دەکرێت، ئەوە نییە بڕیارێک بدرێت لە حکوومەت ئەبێ ئەو ئیشە بکرێتن وەکو پلاکێک وەکو زڕێک دەست لێ بدەیت دەبێ جێبەجێ بکردن نەخێر هەمولایەنەکان بەرپرسیارن.